وصلى الله على أو بحر نور بالمعرفان كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ڕۆژوانانی خۆشەویست، ئەگەر لەسەر خواردنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ما بن، نەبێت تاقەتە بن، نەبرسیە بن، نەبێت خۆراکیشە بن. ئەگەر دوورکەوت بێتیشنەوە بە کەیفی خۆتان نان بخۆن، لێسۆ مژدەتان لێبێ، بێ متاسەری عادەتان نووسی بێ بۆ ئەوەی کە چارەسەری خۆتان بکەن. بۆ هیوادارم ئینشاءالله ئیشمان نەکەوێتە عادات و نۆرینگەکان و خۆپاراستن زۆر لە چارەسەر باشتر. لە خزمەتتانین لە باسی زەیتی زەیتونە. زەیتی زەیتون چی بوو؟ ئاتونەشلەکە بووە نەبوو؟ بیرمان نەچووتەوە الحەمدولله. باشە، ئەم ئاتونە شلە جوانە زەردە نابێ هەروە بە ئاسانی سیر کرێ و ناشبێ بەراورد کرێ، نە بە ڕۆن، نە بە زەیت، نە بە هیچ جۆرە دهنێکی تر کە لە ماڵەوە بەکارەهێنرێ. بەڵێ خۆشەویستەکانم، زەیتی زەیتون تاکە تایبەتمەندیەکی تایە، ئەویش ئەوەیە کە زەیتەکەی غەیر مشەبعە، واتە تووشی بەرزبوونەوەی ڕێژەی کۆلیسترۆڵت ناکە. زەیتی زەیتون هەم زەیتە، هەم چەوریە و هەم چەوریش دابەزێنێ. خۆی عەزەمەت و گەورەیەکی لەمەدایە. خۆی گەورە ئەم سوودانی تێکستووە، بۆیە ئەمرمان پێکاوە، ئاماژەمان پێکاوە، دەستمانە خاتە سەر چارەسەرەکان بۆ ئەوەی کە پێی ئاشنا بین و بۆ ئەوەی کە بیخۆین. زەیتی زەیتون LDL Low Density Lipoprotein بە شێوەیەکی فعلی بەرزەکاتەوە. HDL کە پێوێتی High Density، ئەوەیە کە خەڵک حەزەکە ئەم چەوری بەرز بێ، High Density Lipoprotein بەرزەکاتەوە. ئەمە کۆلیسترۆڵ، ئەمە کۆلیسترۆڵ دابەزێنێ و HDL بەرزەکاتەوە. بۆیە لە هەفتای زەیتی زەیتون چییە؟ مۆنۆ ئەنساتوریتد فاتی ئەسیدە، واتە چەوری تێر نەکراوە. چەوری تێر نەکراویش ئەم چەوری ڕووەکیەیە کە باشترین و چارەسەرێکی گەوری تایە بۆ ئینسانەکان. لەوانە ئینسانێ بڵێ ماوەستا زەیتی زەیتون گرانە بە من ناکڕێ. کەس داوای نەکردی خۆشەویستەکەم تۆ هەموو ماڵەکەت کەی بە زەیتی زەیتون، بەڵام پێویستەکە هەموو ڕۆژە کەوچکێک یاخود دوان لە زەیت و زەیتون خۆت و منداڵەکانت بیخۆن بۆ ئەوەی کە تووشی ئەم کێشانە نەبن، بۆ ئەوەی کە خەتەری توشبوون بە نەخۆشەکانی دڵ، بەرزبوونەوەی چەوری، نەخۆشی سنگ کەم بێتەوە. بەس زەیتی زەیتون 40 مادەی ئەنتیئۆکسیدانتی تایە، 40 مادەی ئەنتیئۆکسیدانتی تایە کە ڕێگرە لە زۆر لە نەخۆشیەکان، کە ڕێگرە لە نەخۆشی سەرەتان، ڕێگرە لە نەخۆشی پیری بۆی کە ئینسانەکان زوو نەچێ بە ساڵە. زەیتی زەیتون خۆشەویستەکانم چەوری ناو جگەر ئەشواتەوە و پاکێکاتەوە و نایەڵێ لەسەر جگەر بنیشێ. ئەم نەخۆشیانە نەخۆشی ئەسرن و نەخۆشی سەردەمن، بۆ ئەوەی کە بزانیت ئەم دینە، ئاماژەی ئەم دینە و چارەسەری ئەم دینە بە کەڵکی هەموو مەرحەلە و بە کەڵکی هەموو ڕۆژگارێ دێ. نەک ئەم شیری شەروا بۆگاتان لێی بێ، خەلی شەروایە کە دوای ئینشەڵا باسێکین. زەیتی زەیتون ئۆمێگا 3 تایە خۆشەویستەکانم، کە نایڵێت تووشی تەسەڵوبی شەڕاین و تووشی ڕقبوونی دەمارەکانی خوێن بیت و تووشی ئەڵزایمەر بیت و زاکێرەت لەدەست بچێ، و ڕێگرە لە توشبوون بە زەخت و نەخۆشیەکانی دڵ و دیوارەکانی خانەکانی ئینسان بە شێوەیەکی سەحی ئەهێڵێتەوە و نەرموشلێکە. چۆن ئینسانی ئەگەر جسمی ڕق ببێ و تووشی تەشەنوجات ببێ، ئەلە توخاتۆزە بە زەیتی زەیتون بمشێلن، چۆن ماسوولکەکە و نەرمەکاتەوە، ئاوا بۆریەکانی خوێنیشە نەرمەکاتەوە. ئینسان بۆچی تووشی زەختە بێ؟ بۆ تووشی جەڵتا بێزانن، چکە بۆریەکە ڕقە بێ، مەجای کشانی نامێنێ. ئەگە بۆریەکە بە نەرمی مایەوە، زەخت حەدی چێ دێ بەلای ئینسانەیە، چونکە هەر شوێنێکە دڵ زەختەکە بۆریەکە لەگەڵ یاکشێ، لەبەرەوە زەخت دروست نابێ. لەبەرەوە زەیتی زەیتون بۆریەکانی ئینسان شل و خاو و نەرموشلەکات بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیە تووشی ئەو حاڵەت و تووشی ئەو ناخۆشیانە نەبن کە نەخوازراون، بە تایبەتی لە تەمەنێکی پیریە، بە تایبەتی ترکە ئینسان معڕەزە بۆ جەڵتەی قاچ
یاخود بۆ جەڵتەی دڵ یاخود بۆ جەڵتەی سنگ دیسانەوە زەیتی زەیتون ئۆلیک ئەسیدی تایە کە ڕێگە لەم جۆرە نەخۆشیانە ئەگرێ. شتێکی ترکە لە زەیتی زەیتونە هەیە ئەدیپۆنێکتینە کە بۆ خۆی چۆری ئەتوێنێتەوە. سوبحان الله هەر بە بەکارهێنانی پاش 5 سعات خۆی چۆریە دەسەکا بە توانەوەی چۆری. بەکاری بێنە بۆ پێستت بەکاری بێنە بۆ خواردنت چۆرەکان ئەتوێنێتەوە و نایاڵێ قەڵەوبی. بە تایبەتی ئەو زەیت و زەیتونەی لە منطقەی بەحری ئەبیەضی متەوەسطا هەیە لا شەرقیەتین ولا غەربی. ئاگاتان لێ بێ ئەو باشترین نەوعی زەیتونە کە هەیە لە عالەمە. ئەوەی کە خەڵک پێڵە زەیتونی لوبنانە و زەیتونی تورکیایە و زەیتونی ئیسپانیایە و ئەوەی کە لە دەوری ئەو بەحرەیە ئەوەی کە خۆی گەورە ئاماژەی پێدا. بەڵە خۆشەویستەکانم نەک ئەمە زەیتی زەیتون ڕێژەی شەکرە بە لە سادە دابەزێنێ کە هیچ پەیوەندیشی بە شەکرەوە نییە. سوبحان الله کاریگەریەکی غەیری مباشری لەسەر نەخۆشی شەکرە هەیە. بەحسێک راوە لە یابان دەی بۆیان دەرکەوتووە زەیتی زەیتون ڕێگرە لە نەخۆشی سەرەتانی پێست، سەرەتانی کۆڵۆن، سەرەتانی ڕیخۆڵە و بەحسێکی ترمان هەیە لە ئۆکسفۆرد کە ڕێژەی سەرەتانی مەمک لە ئافرەتە کەمەکاتەوە بە ڕێژەی لە 145. سوبحانە زۆر زۆرە. بە زۆری سەرەتانی مەمک لەو ئافرەتانن هەن کە ئەگەنە تەمەنێکی پیری و سنیە ئەس کەچی تەسیرێکی مباشری چیان لەسرە تەسیرێکی مباشری زەیتی زەیتونیان لەسەر زەیتی زەیتون بخۆن ڕێژەی سەرەتانەکانیان کەمە بێتەوە. بۆیە خۆشەویستەکانم زەیتی زەیتون ڤیتامین ئی تایە ناڵ ئینسان تووشی کۆمەڵی نەخۆشی بێ بە تایبەتی لەو نەخۆشیانی وەکو پیربوون و وەکو سەرەتان و وەکو ئەم حاڵەتانە کە نەخوازراون. بۆیە خۆی گەورە فەرمێ وەصبغین للئاکلین. ئەمە ئەندریا ویڵ کە دکتۆرێکی ئەمریکیە ئەفەرمێ ئەم سیبغە ئێمە بە کرۆمۆسۆمات دەڵێن چی بەعەرەبی پێڵین سبغیات. خۆی گەورە بەچی نایەبە فەرمێ وەصبغین للئاکلین. یعنی شتێک هەیە بە مروری زەمن کرۆمۆسۆمات ئەخوا ئەوەی ناڵێ کرۆمۆسۆماتەکە بخورێ و تووشی سەرەتانی کات تووشی پیری کات چییە زەیتی زەیتونە. هەماژەیەکی زۆر دەقیقی وردە بەڵام توب ئەوێ جارێکی تر بەحەز لەسەر ئەم مۆزوع بکات و زیاتر بە دوای وردەکارێکانە بچێت چونکە خۆی گەورە کافەرمێ سبغ یعنی بۆیە بە کرۆمۆسۆمێتیش لە طبا هەروتێ سبغیات کە هەمان معنە ئەگەیەنێ. بەڵێ خۆشەویستەکانم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ كل الزيت والدهن به فإنه من شجرة مباركة أو فإنها من شجرة مباركة. أفرمي زيتون بخون يعني زيتي زيتون بخون وخوش تاني بيتشورك واتا اگر مادەیەک هەبێ قەول بێ خەسار بێ نابێ زەیتی زەیتونی چی لێ خەسار بێ چونکە کە خواردمانەوە چیەکەین دەمیشمانە لێسینەوە نابێ لێ خەسار بێ ئەگەر دەستیشمان تێوەی چوو ئەنجا نەچی بیشۆی وەرە جوان زەیتی زەیتونەکە دەستی پێچەورکە دەموچاوتی پێچەورکە اینجا قشتی پێچەورکە هەموو لاشت بە زەیتی زەیتون چەورکە چونکە یەکێ لە حیمایەکان بۆ سەرەتان لە پێست زەیتی زەیتونە و یەکێک لە هۆکارەکانی تەلمیعی پێست و جوانکاری پێست و بە گەنجیمانەوەی پێست دیسانەوە چییە زەیتی زەیتونە. بۆی خۆشویستەکانم زەیتون کە بۆ پێست بەکاری هێنیت چشی پێز نایاڵێ وشکی پێز نایاڵێ و زبری پێز نایاڵێ و درزی پێز نایاڵێ و پێست ئەپارێزێ لە تیشکی خۆری زیان بەخش کەم ڕۆشتەکەی پێوتێ سمبلۆک کە دژی خۆر بەکارهێنێ بۆی کە تشکەکەی عکس کاتەوە زەیتی زەیتونێکێکە لە باشترین دژە خۆرەکان بۆ ئەوەی کە ڕێگر بێ لەوەی کە ئینسان تووشی نەخۆشی ئەوە بێ و دیسانەوە چۆن پێست شەورەکە هەر بەو شێوەیەش قش شەورەکە و نایڵێ فەروەی ڕەس فەروەی سەر تووشی نەخۆشی و تووشی کێشە بێ و تەخزیەی دانەدانەی مووەکانی سەری ئینسانەکات بۆ ئەوەی کە نەوەرن
یەکێک لە ئیسفادەکانیش ئەمڕۆکە بۆ ئەوە بەکارهێنرێت چکە مادەی زینک و نوحاس و ئاسنیتایە و ئیسفادەی زۆری لێکرێ نەک زەیتی زەیتون هەر پێز گەنجەکاتەوە سوبحان الله هەر ئینسان بە کاملی گەنجەکاتەوە هەر تەبعی وایە ئینسانەکە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی ئارەزووی جنسی ئینسان لە ژن و لە پیاویشە سوبحان الله زەیتی زەیتون قوتێکی زۆرە بەخشێ و تێستۆستیرۆن بەرزەکاتەوە و حیوانی مەنەوی لە پیاوە زیادەکە و منعی کۆمەڵێک کێشەی ئافەتانەکە کە لە دامێنیانە دروستە بن چونکە دیسان و مادەی دژە بەکتریاشی تایە بە تایبەتیش کافەتەکە ئەگەرسکی کرد ئەو کاتە ئینجا زۆربەی پێداویستیەکانی خۆی و منداڵەکەشی لە کالیسیۆمێکەوە بیگرە لە قەبزیەکەوە بیگرە حتا و کۆگاتە حەدی تێکچوونی باری دەرونی و کە ئابە و ئاسن سبحان الله هەموو پێداویستەکانی خۆی لە زەیتی زەیتونە دەسەکەوێت جا هیوادارم ئینشاءالله بە نەخۆش و بە ساغمانەوە بە چاک و بە خراپمانەوە کە الحەمدا خراپمانتیانە بە ئافەتی شوکردوش و نەکردومانەوە بێسک و سکدارەوە بە نەخۆش و ساغەوە محاولە بکەین هەر هەمومان ئیستیغنا نەکەین لە زەیتی زەیتون فإنها من شجرة مباركة چونکە ئەو لە دارێکی مبارەکە و ئینسان لە هەموو کاتێ زیاتر بە تایبەتی لەم ئەسرەیە کە نەخۆشیەکان بەسەر سەرمانە دێن و دەچن بە تایبەتی سەرەتانەکان لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بەوەیە کە زەیتی زەیتون بەکاربێنین هیوادارم شەڵام کوردستانە وای لێ بێ لە هەموو شوێنێکە زەیتی زەیتون بە دەرەجەیەک بڕوێنرێ و خۆمان بتوانین چۆرێکی بگرین و بتوانین بەکاری بێنین کە ئیستیغناکەین لە مادە کیمیایەکانی دەرەوە وەکو ماوەسەقان ئەڵێ من کە ڕۆڵەی کوردەکانم تورک و تارم بۆ چییە تا برای کوردیم هەبێ یاری لە مارم بۆ چییە تا کڵاشی بەنچنی ژێر مەحکەمی خۆم دەست بدا قۆندەرەی تەسک و تروسک و لار و خوارم بۆ چییە هیوادارم ئینشاءالله هەموو شتەکانمان خۆماڵی بێ بگرە هەموو شتەکانمان لەسەر سونەتی پێغەمبەری خوا بێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بگەڕینەوە سەر ئەو ئەسڵە بۆ ئەوەی کە لە غەیری بەرنامەکەی پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم لە غەیری خوانەکەی پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم لە غەیری بەڕەکەی پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم پێویستمان بە هیچ دکتۆر و هیچ حەکیمێک نەبێ بچینە سەر بەڕەکەی أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.